ڕەئفەت الهەجان ئەوەی ئیسرائیلی هەڵخەڵەتاند. لە ژمارەی 3195 گۆڤاری مەنسووری میسری ڕۆژی 3 یەنایری ساڵی 1986 ئەڵقەی یەکەمی ڕۆمانی ڕەئفەت الهەجانی ڕۆمانوسی میسری کۆچ کرد و ساڵح مورسی بڵاو کردەوە. ڕووداوی ڕۆمانەکە سەرنجی هەموو لایەکی ڕاکێشا. بەردەوامیش چاوەڕوانی ژمارە و ئەڵقەی نوێی ڕۆمانەکەیان دەکرد. کەسایەتی ڕووداوەکەش کە لە چیرۆکی ڕاستەقینەی دۆسیەکانی مخابەرات وەرگیرا بوو. چیرۆکەکە لە ساڵی 1970 کرا بە زنجیرەیەکی تەلەڤیزیۆنی کە تیایدا ئاکتەری ناودار مەحموود عەبدولعەزیز پاڵەوانێتیەکەی دەبینی. ڕووداوەکانی لە هەموو وڵاتانی عەرەبی بە تایبەتی لە ئیسرائیلیش بوو بۆ جێگەی هەواڵ و مەبەست و سەدان ڕۆژنامە زانیاری تازەیان لەسەر جاسووسەکە بڵاو کردەوە کە ئەو جاسووسە زانیاری زۆری بە میسر و وڵاتانی عەرەبی گەیاندبوو کەوا توانی بووی بگاتە زۆربەی گۆشەکانی کۆمەڵگای ئیسرائیلی و دەستگاکانی ئەو وڵاتە کە لەو کارەدا 18 ساڵی تەواوی خەیاندبوو بەبێ ئەوەی تۆڕەکەی ئاشکرا بێت. بۆیە ئیسرائیلیەکان وتبیان ئەوەی لە ڕۆمانەکە و تەمسیلەکەیان بڵاو کراوەتەوە تەنها خەیاڵی هەڵبەستراون. دیارەکەوە مخابەراتی میسری زیرەکە و دەکارێت ئەو جۆرە چیرۆکانە دروست بکات. بەڵام میدیای ئازادی ئیسرائیلی سەرۆکی مۆسادی پێشووتر عیزرا هائیلی ناچار کرد دام بەوە دابنێت کەوا ئەوان هەستیان کردووە مخابەرات گەیشتوونەتە ناو دەستگاکانیان و لە ناو ئاسایشی ئەوەندا دەستیان هەبووە. بۆیە ئەو وتبووی ئێمە گومانمان لەوە دانیە کەوا جاکبیتۆن ناوی ئیسرائیلی ئەلهەجان بوو. لە ساڵی 1980 مخابەراتی ئیسرائیلی پەرۆشی هەواڵ و زانیاری بوو لەسەر ئەو کەسە. ڕۆژنامەی جۆرسەلیم پۆست ڕاستی بوونی کەسێک بە ناوی جاکبیتۆن یان ڕەئفەت الهەجانی ڕاگەیاندبوو کەوا ئەو کەسە بوونی هەبووە و ئەو لە ساڵی 1990 لە شاری مەنسووڕی میسر لەدایک بووە و لە ساڵی 1955 گەیشتۆتە ئیسرائیل. دووبارە لە ساڵی 1973 گەڕاوەتەوە کە توانی بووی بگاتە دەسەڵاتدارەکان و لەوانە گۆڵدا مائیر و مۆشیدایانی وەزیری بەرگری ئیسرائیل. لە مانگی فێبرایری ساڵی 1970 نووسەری کۆچکردو ساڵح مورسی سەربردەی دۆزینەوەی ئەو ڕووداوی ئاشکرا کردووە کە چۆن چالاکی ڕەئفەت الهەجانی دۆزیوەتەوە. چۆن بەڕێکەوت لە دانیشتنێکی تایبەتی لەگەڵ دەستێک لە ئەفسەرانی مخابەراتی میسری دیداری دەبێت. ئەوان بە کورتی ڕووداوەکەی هەجانیان بۆ گێڕاوەتەوە. ئەفسەرەکان نووسەرەکە هەندەدەن دووبارە ئەو ڕووداوانە بنووسێتەوە و خوێنەرانی خۆی دووبارە بەو شێوە ئەدەبیە سەرسام و پەرۆش بکاتەوە. بۆیە بڕیار دەدات دۆسیەکەی ئەلهەجان لە مخابەراتەوە لە بنهەنگڵی بنێت و بیباتەوە ماڵەوە و شەوەکەی کە دەیخوێنێتەوە لەوێ بە کەسایەتی ئەو جاسووسە میسریە سەرسام دەبێت و بڕیار دەدات کاری نووسینەوەی لەسەر بکات. بۆ زۆرتر دەوڵەمەندکردنی بابەتەکە و نووسینەکەی دیمانە لەگەڵ ئەو ئەفسەرە ساز دەکات کە لە سەرەتاوە چۆن ئەلهەجانی مەشقداوە و گەیاندوێتی ئەو ئاستا. لەو دیمانەیەدا موحسین مومتاز وردەکاری زۆرتری لەسەر کەسەکە و چالاکیەکانی دەداتێ. ئەوەش زۆرتر ئەو هەنددات لەسەر نووسینەکە گەرمتر بێت. پاش نووسینەوەکە ئەو بەسەرهاتی وردی 18 ساڵەی چالاکیەکان بۆ ئەو هونەرمەندە دەجێڕێتەوە کە پاشان ڕۆڵی سەرەکی لە زنجیرەکە دیبوو. کورتەیەک لە ژیانی ئەلهەجان. ڕەئفەت عەلی سلێمان ئەلهەجان لە شاری دمیاتی میسر لە 15 یۆلیۆی ساڵی 1927 لەدایک بووە. باوکی بازرگانی بە خەڵوچ کردووە. دایکی لە بنەماڵەیەکی ناوداری ناوچەکە بووە. هەردوو زمانی ئینگلیزی و فەڕەنسی باش زانیوە. دوو خوشک و برای بە ناوی لەبیب و نەزیهە و زەربڕایەکیشی بە ناوی سامی هەبووە. لە ساڵی 1936 باوکی کۆچی دوایی کردووە. لەبەرەوەی سامی مامۆستای زمانی ئینگلیزی شاژن فەریدە بووە، ئەو پێکە دیارەش وای کردووە ئەو برایان ببێتە پیاوی ماڵەکەیان و چاودێری خوشک و براکانی بکات. پاشان لەو شارە دەگوازنەوە قاهیرە. ڕەئفەت منداڵێکی لاسار بووە. بە هیچ شێوەیەک حەزی لە خوێندن و مەکتەب نەبووە. هەرچەند براکەی کۆشش دەکات کوڕەکە ئارەزووی ناکەوێتە سەر خوێندن. ڕەوشتی ئارام و ڕێگای ڕاست ناگرێتە بەر. سەرەتا دەردەکەوێت ئەو حەزی زۆری لە گەمە و شانۆ و سینەما بووە. ئەو توانیوێتی بەهرەکەی خۆی بەڕووی هونەرمەندی گەورە بە شارەواکیم دەربخات و لەگەڵ ئەودا ڕۆڵی 3 فیلم ببینێت. براکانی داوای لێ دەکەم بچێتە بەر خوێندنی بازرگانی. بەڵام خۆی ئارەزووی ئەو جۆرە خوێندنی نەبووە. بەڵام ئەو توانی زمانی ئینگلیزی بە زاڕۆی بەریتانی باش فێر بێت و
هاوشانی ئەو زمانە زمانی فەڕەنسیش بە زاراوەی پاریسیش چاک فێر دەبێت. لە ساڵی 1943 نەزیهەی خوشکی شوو بە کوڕێکی ئەفسەری پلەیەک دەکات. دایکیشی ماڵەکەی دەگوازێتەوە شاری دەکرنسی نزیک مەنسوورە. لەوێ سامی برای کیژی محەڕەم فەیمی نەقیبی پارێزەران لە قاهیرە دەهێنێت. بۆیە ڕەفەت بە ناچاری لەگەڵ لێبی برای دەژیت کە ژمێریارە و لە بانکی بارکلیس هەردووکیان بەیەکەوە لەو شوقەیە دەژین کە سامی برای لە مەیدانی فغولی بۆی گرتبوون. ڕەفەت لە ساڵی 1945 لەگەڵ بە شارەواکیمی ئەکتەر یەکتری دەناسن. لە یەکێک لە فیلمەکان ڕۆڵێکی گچکە و کورتی دەداتێ. بەوەش ئەو سەراپای ژیانی دەگۆڕێت. ئەگەرچی ڕۆڵەکەی لە فیلمەکە زۆر کورت بوو، بەڵام ئەو بەو کارە و دەرکەوتنە زۆر دڵی خۆش دەبێت. بۆیە هاوڕەکانی بە چاوێکی گەورە و ئەکتەرێکی گەورە ناوی دەبن. زۆریش بەڕێزەوە قسەی لەگەڵدا دەکەن. بۆیش ئەو زۆرتر بڕوای بە خۆی پێدا دەکات و لە خوێندنەکەی بەردەوام دەبێت. لەو دەمانە کیژێکی سەماکەر دەناسێت و لە بیرەوەریەکانیدا دەڵێت: من سەماکەرێکی سەرشێتی هەرزەکارم بە ناوی کیتی ناسی کە پاشان دەستی لەگەڵ تۆڕێکی جاسووسی تێکەڵ کردووە. لە میسر ڕای کرد و ناوی نەما. ڕەفەت لەگەڵ سەماکەرەکە دەژی و لە شوقەکەی ئەویش دەمێنێتەوە. بۆیە لیبی برای زۆر لێی تووڕە دەبێت. بۆ دوورکەوتنەوە لە کێشەکانی لەگەڵ ماڵەوەیان واز لەو سەماکەرە دەێنێت و لە کاری سینەماش دوور دەکەوێتەوە. لە کۆمپانیایەکی پەترۆڵی بێگانە لەسەر کەناری دەریای سوور کار دەکات. لەبەرەوەی هەردوو زمانی فەڕەنسی و ئینگلیزی باش زانیوە، بۆیە لە کارەکەی زۆر سەرکەوتوو دەبێت. لەبەرەوەی شوێنی کارەکەی 200 کیلۆمەتر لە قاهیرە دوور بوو، بۆیە ئارەزووی کارکردنی نامێنێت و ئەگەرچی کۆمپانیاکە ئەو دەگوازێتەوە ناو قاهیرەش، بەڵام ئەو واز لە کارەکە دەهێنێت. ڕەفەت لەگەڵ سەرمایەدارێکی ئەسکەندەریە کارێک دەدۆزێتەوە و لەوێ دەژی و بۆ یەکەم جار هەست بە ئارامی ژیان دەکات و ئیسراحەت دەکات. لە ڕۆژانی کارکردنیدا هەست دەکات کابرای خاوەنکار لەبەرەوەی منداڵی نەبوو، بۆیە بە چاوی کوڕی خۆی تەماشای دەکات. بۆیە ئەویش لەسەر ئەو کارە دەگیرسێتەوە و کار دەکات و گەشە دەکات و بە بەختیاری ژن دەهێنێت. ئەو بۆ کارەکانی کۆمپانیەکان دەچێتە قاهیرە. لەوێ بەڕێوەبەرە ناپەسەندەکە بە تاوانی دزی و ساختە ڕەفەت تاوانبار دەکات. بەڵام خاوەنکارە ئەسکەندەریەکە چاک دەزانێت ڕەفەت کاری وا ناکات و ئەو ناشایستەیە لەو ناوەشێتەوە. بەڵام ناچار دەبێت لە کارەکەی دەری دەکات. بەڵام یارمەتی دەدات وەک ژمێریارێک دامەزرێت لەسەر پاپۆری باری حورس. بۆیە ڕەفەت بۆ یەکەم جار لە ساڵی 1946 دەریا دەبڕێت و چەندین وڵات و بەنداوی ئەوروپی دەکات. هەر لە ناپۆلیەوە تا مارسیلیا و بەرشەلۆنە و تەنجە و لە کۆتاییدا لە بەنداوی لێڤەرپۆڵی ئینگلیزی دەمێنێتەوە کە بڕیار بوو بە پاپۆرەکە بچێتە شاری بۆمبای هیندستان. ژیانێکی ئاڵۆز. لە ئەنجامی کارەکەی لە بەنداوی لێڤەرپۆڵ ڕەفەت شەیدای جوانی جودی موریس دەبێت و لەبەر ڕۆشنایی چاوانی ئەو کۆنەدۆستە سەماکەرەکەی بەبیردێتەوە. کیژەکە فێری دەکات لە کاتی دەرچوون و بەڕێکردنی پاپۆرەکە بڵێت ژانەسکمە و هەست دەکەم ڕیخۆڵە کوێرەم دەتەقێت. بەو فێڵا لەگەڵ پاپۆرەکە دەرناچێت و لە بەنداوەکە دەمێنێتەوە. بەوەش ئەو لەو شارە دەمێنێتەوە و لە مانگی مارسی ساڵی 1950 دەگەڕێتەوە میسر. لەوێ دووبارە لەسەر پاپۆرێکی تری بار هەڵگر کار دەکاتەوە و دەگاتە مارسیلیا. لەبەرەوەی زمانی فەڕەنسی چاک زانیوە، بۆیە ژنانی سۆزانی زۆر دەناسێت و خەریکی مەنبازی دەبێت. لەبەرەوەی کارتی مانەوە و ژیانی لەوێ نەبوو، بۆیە سەر هەڵدەگرێت و بەڕێو بەریتانیا دەڕوات. لەوێ بە بیانووی نەشتەرگەری ڕیخۆڵە کوێرە دەمێنێتەوە و لە وەکالەتێکی گەشت و گوزار کار دەکات کە لەو بوارە و لە کارەکەی سەر دەکەوێت ڕوو لە لەندەن دەکات. لەوێ ئیقامی ڕەسمی وەردەگرێت و دەبێت یەکێک لە شارەزا و پسپۆڕانی ئەو بوارە. لە کۆمپانیایەکی ئەمریکی گەورە لە نیویۆرک پێشنیاری بۆندی کاری بۆ دەکەن. ئەویش زوو پێشنیارەکە قبوڵ دەکات و سەفەری ئەمریکا دەکات. لە ئەمریکا دەمێنێتەوە بە قاچاغی ژیان بەسەر دەبات و ڕەچاوی بوونی کارتی سەوز ناکات. بۆیە بە ناچاری ژیانی بەیاسایی بە قاچاغ بەسەر دەبات. بەو شێوەیە لە ئەمریکا دەژی و لەوێوە ژیانی جاسوسیەت دەدۆزێتەوە و ناوی دەکەوێتەوە ناو لیستی ڕەش. بە ناچاری لەوێەوە بەرەو کەنەدا ڕادەکات و پاشان دەپەڕێتەوە ئەوروپا و بەرەو فرانکفۆرت دەربازی دەبێت. لە ئەڵمانیا ڕەزامەندی ترانزیت وەردەگرێت و دەگاتە وڵاتی نەمسا. لەبەرەوەی شەوێکیان لەگەڵ ژنێک دەمێنێتەوە بۆ بەیانی بێ پارە و بێ پاسپۆرت بە ئاگادێت.
لەو دەمانە کۆنە نازیەکان لە ئەڵمانیا ڕادەکەن و بۆ دەربازبوونیان بە ناچاری پاسپۆرتی بێگانەکان دەکڕن. بۆیە پۆلیس تاوانباری دەکەن کەوا ئەو پاسپۆرتەکەی بە پارە بە نازیەکان فرۆشتووە. لە حکامدا هیچ پسۆڵەی سەفەری نوێی نادەنێ. بۆ ماوەیەک پۆلیسی ئەڵمانی دەیگرن و بە زۆری و بە یەکەم فڕۆکە بەرەو میسر دووری دەخەنەوە. ڕەعفەت کە گەڕاوەتەوە میسر بێکارە ماوەتەوە. پاسپۆرتەکەشیان لێ وەرگرتوتەوە. تروسکاییەک هیوای لە هیچ سەرچاوەیەک بەدی نەدەکرد. بەڵام کە لە کۆمپانیای کەنداوی سوێز کاری دەست دەکەوێت دەتوانێت بە بەهرەی زانینی زۆرترین زمان زوو بێتە پێشەوە. بەڵام ئەو بەڵگە و پێویستیەکانی دامەزراندنی نەبوو، بۆیە بە ناچاریدا دەبەزێتە خوارەوە و لەگەڵ ساختەکارەکان دەست تێکەڵ دەکات و ئەوانیش پاسپۆرتێکی قەڵبی ساختەی بە ناوی عەلی مستەفا بە وێنەی خۆی بۆ ساز دەکەن. ئەو بەو ناوەنێوەوە لە کۆمپانیاکەدا دەمەزرێت. لەو ڕۆژەوە ئەو هەست دەکات بەرەو ئارامی و حەسانەوە دەچێت. پاش شۆڕشەکەی یۆلیۆی ساڵی 1952 بەریتانیەکان هەست دەکەن میسریەکان لەگەڵ ڕژێمەنوێیەکە هاوکار و هاوسۆزن. بۆیە لە کۆمپانیا فەڕەنسای بەریتانیەکە دەست دەکەن بە پێداچوونەوە بە ناو پسوڵەی کارمەندانی کۆمپانیاکەیان. دیارە ئەویش ناوەکە و پسوڵە ڕەسمیەکانی هەموو ساختە بوون. بۆیە کارەکەی لە دەست دەچێت و کۆمپانیاکە جێدەهێڵێت. لە هەمان سەرچاوەی ساختەکاری پێشوو پاسپۆرتێکی سویسری بە ناوی ژورنالیستێک دروست دەکات. بەڵام ئەم جارە ناوەکەی دەبێتە شارلز دینون. چەند ڕۆژێک لە یەکێک لە هۆتێلە ستارە بەرزەکان دەمێنێتەوە بێ ئەوەی کەس هەستی پێ بکات. ئەو ڕێک وەک ژورنالیستێک دەجوڵێتەوە. دەتوانێت هەموو لایەک ئیقناع بکات کەوا ئەو ژورنالیستە و لە بانقیش 12,000 دۆلاری هەیە. لەوەش دەردەکەوێت ئەو چەند بەهرەدار بووە و بە زمانە بێگانەکان کە زۆر جا قسەی پێکردوون هەمومان هەڵدەخەڵەتێنێت. ئەو لەگەڵ گۆڕانەکان و پێداچوونەوە بە ناو پاسپۆرتی بێگانەکان لە هۆتێلەکە دوور دەکەوێتەوە و خۆی بزر دەکاتەوە. بۆیەش دووبارە ناو پاسپۆرتەکەی دەگۆڕێت. بەڵام ئەم جارە دەبێتە کەسێکی بەریتانی و ناو لە خۆی دەنێت دانیال کالدویل. بە شێوەی ئۆتۆستۆپی ئۆتۆمبیلەکان ڕوو لە سنووری لیبیا دەکات. لەو ڕۆژەوە بیر لەوە دەکاتەوە بە یەکجاری لە میسر دوورکەوێتەوە. لەبێ لەسەر خاڵی سنوورەکە بە زاراوی بەریتانی قسە لەگەڵ ئەفسەرە بەریتانیەکە دەکات. بەڵام ئەم جارە کارەکەی مەیسەر نابێت. لەو دەمانە سەدان سەربازی بەریتانی لە ناو میسر و بەو ڕێگایە ڕادەکەن. هەر لەو دەواازەدا جوولەکەش سامانەکانیان دەرباز دەکرد. لە کاتی پشکنینە ئاسایەکەدا گیرفانەکە پێڕوود دەکەنەوە. لەگەڵ پسوولەکان دەفتەرەکەی لەگەڵ ناوەکەی یەک نەبوو. لەوێ یەکەمین هەڵی گەورە لە ژیانیدا دەکات. لەسەر دەفتەرەکە ناواسڵێکی خۆیەتی و لە پاسپۆرتەکەشی ناوە بەریتانیەکەیەتی. بۆ ئەفسەرە بەریتانیەکە دەستگیری دەکات. بە بەندکراوی ڕەوانەی قاهیرە دەکرێتەوە و گومانی ئەوەی لێ دەکرێت ئەو پیاوە نەمیسڕێ و نەبەریتانیشە. گومان دەکەن ڕەنگە ئەو دایڤد ئارنسۆنی ئەفسەری جوولەکە بێت کە ڕۆژانێک ڕاوێژکاری سەرکردەی تورکی جەمال پاشا بوو لە دیمەشق کە لە تۆڕێکی جاسووسی کاری کردووە کە ئەو بنەماڵەیە لە ناو وڵاتانی عوسمانی دابەش بوون. لەبەرەوەی دەسەڵاتدارانی میسر ئەوەندە کارەمە و لێزان نەبوون لەو جۆرە کارانە، بۆیە زوو ئەویان وەک کەسێکی جوولەکە ناسی. ڕافەت بەوە تەمەبارکرا کەوا ئەفسەرە جوولەکەیە کە بە میسریش قسەیان لەگەڵ دەکات کێشەکە زۆرتر ئاڵۆز دەکات. بۆیە ڕەوانەی قاهیرەی دەکەن. جاکبیتۆن و جوولەکەکانی ناو میسر. لە قاهیرە و لە بەشی میسری نوێدا دووبارە لێپرسینەوە لە ڕەفات جەمال دەکرێتەوە. هەموو لایەک بەسەربردەکەی و سەرسام و شۆک دەبن. بەشێک لە ئەفسەر و سەربازەکان هەتا هەندێک لە گیراوەکانیش گومانیان هەبوو کەوا ئەو جوولەکەیەکی میسریە. لەو دەمانە و لە ناکەو کەسێکی نادیار و نەناسراو لە ناو زیندانەکەیدا سەردانی کردووە. وەک چۆن ڕەفەت دەیگێڕێتەوە لەو دەمانە ئەوەیان وەچەرخانێک بوو لە ژیانی ئەودا. ئەو سەردانە هەموو کاروان و بەرنامەی ژیانی دەگۆڕێت و دواڕۆژی ژیانی بەرەو ئاراستەیەکی تر دەبات. ڕەفەت ئەلجەمال لە بیرەوەرەکانی دانووسیوێتی کابرایەکی باڵابەرزی چوارشانەیان هێنایە بەرامبەرم. دیار بوو کابرایەکی چالاک بوو. جلی مەدەنی لەبەردا بوو کە لەسەر خۆ بە نەرمی قسەی دەکرد. زۆر بەڕێزەوە فەرمانەکانی دەردەکرد. بە پاسەوانەکەی پشتەوەی منی وت تۆ بڕۆ دەرەوە و تەنها بەجێمان بێڵە. ئەو ڕووی لە من کرد و تی دانیشە. منیش بەترسەوە بەرامبەری دانیشتم. زۆر نیگەران بووم. هەستم بە مەزاجێکی کە لە ڕقی بێزاری دەکرد. نەمدەزانی چی دەقەومێت. ئەو لەسەر مێزەکەی دانیشت بوو.
دەست بەجگەرەوە لە منی دەڕوانی بە بزەیەکی سادە و ناسک ڕووی لە من دەکرد. ئەو خۆی بە من ناساند و وتی من ناوم حەسەن حوسنیە، من لە پۆلیسی سیاسی کار دەکەم. لەو دەمانە پرسیار و گومان گەیشتە نێو چاوانم. من لە خۆم پرسی من حەق و پەیوەندیم چییە بە پۆلیسی سیاسی؟ دەبوایە مەباحیسی کەتن لە من بپرسێتەوە. بە جۆرێ و تاوانی ئاراستەم کراوە دەبێ بەشی کەتن لە دادگا لێکۆڵینەوەم لەگەڵدا بکات. پیاوەکەی پێشم بە بزەوتی من نەکارم بە ناوی خۆت بانگت بکەم. من ناوی سیانی تۆ نازانم. دۆسیە و کەیسەکەت زۆر زەحمەتە. تۆ دەزانی شۆڕشەکەمان ساوایە و هەموو شتمان دەست ناکەوێت. ئێمە نەکارین پێناسە و ناسنامەی هەموو کەس بدۆزینەوە. تۆ تا ئەو دەمەش هیچت لەسەر نییە. تۆ بە گومانەوە گیراویت. بۆیە ناکرێت لە 2 ڕۆژ زۆرتر لای ئێمە بمێنیتەوە. دەبێت دۆسیەکەت ڕەوانەی لای قازیەک بکرێت. ئەو دەتوانێت ئازادت بکات یان بتگرێت. ئێمە تا ئەو دەمانەش لە حاڵەتی شۆڕشداین. ناتوانین بەرگەی هەڵۆ بڕیارێک بگرین. من بە جوانی و لەسەر خۆ گوێم لە قسەکانی ئەو ڕادەگرت. ئەو کەوتی من حەز دەکەم دۆزەکەت دابخەم لەوەی کە پاسپۆرتێکی بەریتانی بە ناوی دانیێل کالدوین دزیوە. بەڵام دۆزەکەت بەوەی کە تۆ کەسێکی جوولەکەی بە ناوی دەیڤد ئارنسۆن ئەوەیان سەری لە شێواندوم. دەزانم شتێکی گەشت و گوزاریت نەدزیوە. من ئێستا ئازادت دەکەم. تەنها لەوە تێبگەم ڕاستی تۆ چییە؟ تۆ کێیت؟ منیش لە کابران پرسی دەمەوێت بزانم تۆ بۆ بایەخ بە دۆزەکەم دەدەیت. من چاک دەزانم بۆیە من لێرە ماومەتەوە دیارە کارێکتان بە من هەیە. ئەجینە هەمووتان دەزان من بێتاوانم. ئەویش لە وەڵام داوت بووی من زۆر بە تۆ سەرسامم. وەڵامەکانت زۆر خێران. ڕەفەت لەوە گومانی هەبوو ئەو کابرایە کە لە پۆلیسی سیاسیە بۆچی ناوەکی خۆی بۆوت بوو. ئەوان بەشێکن لە مخابەرات. ئەوان وتبیان ئێمە بەڵگە و ئەرشیفێکمان نییە. هیچمان بۆ ناتۆزرێتەوە. ئەو وتبووی من زۆر بایەخ بە دۆزەکەی تۆ دەدەم. من ئەوە باش دەزانم تۆ کەسێکی زۆر سیرەکی. تۆ لە یەک کاتداوە کەسێکی ئینگلیزی و جوولەکە و میسری وێنەت هەیە. ئێمە یەکێک لە پیاوەکانمان نارد بۆ لای تۆ تا لە زیندانە چاودێریت بکات. ئەو وتبووی هەموو جوولەکەکانی ناو زیندانەکە توان وەک جوولەکەیەک ناسیوە. دەبێ هەمومان وریابین. دوژمنانی شۆڕشەکەمان زۆرە و دایانەوێ وڵاتەکەمان دووبارە ببەنەوە باوەشی بێگانە و چەپۆکی داگیرکەران و گەورە ئاخاکانی کشتوکاڵ و زەویدارەکان. تۆش وەک کەسێکی ئینگلیز ئەوەیان بۆ تۆ بایەخدار نییە. بەڵام من دڵنیام تۆ ڕقت لە میلەتی میسری نییە. کافسەرەکە قسەکانی تەواو کردبوو. ڕەفەت زۆر بە تووڕەیە و هاواری کردبوو. من شەرم دەکەم. من هەست دەکەم ڕازیلم دەکەن. من تاکێکی ئەو وڵاتەم. من وەک ئێوە میسریم. من دڵسۆز و خەمخۆری ئەو خاک و ئاوام. میلەتەکەی خۆم خۆش دەوێت. ئەفسەرەکە هەستی کردبوو کەوا جیراوەکە زۆر تۆڕە بووە. بۆیە جگەرێکی بۆ دادەگیرسێنێت و بە پێکەنینەوە سەرکەوتنی خۆی لەو مەیدانە دەردەبڕێت. بۆیە بە شانازی و بە جیراوەکە دەڵێت من تێگەیشتم تۆ بە ڕەشەڵک میسڕیت. بەڵام من دەمەوێت تێبگەم تۆ چۆن توانیت وا لەو جوولەکانە بکەیت ئەوان تۆ وەک کەسێکی جوولەکە بناسن. ڕەفەت وەڵامی دەداتەوە و دەڵێت ئەوەیان چیرۆکێکی دوورە. من دەزانم تو تااقەتت نییە گوێم بۆ شەل بکەیت. ئەفسەرەکە وتبووی دەی قسە بکە، من کاتم زۆرە. ئەویش پرسی بووی باشە بۆ تۆ بایەخ بۆ مەسەلەیە دەدەیت. ئەویش لەسەر خۆت بووی من زۆر کارم بەو ئیشەیە. من پێشنیارێکمەیە. قسەیەکمەیە پێت دەڵێم. ڕەفەت وتبووی من چاوەڕوانی ئەو قسەیم دەگرت و تێگەیشتم من زۆر درۆم کردووە. زۆرم خەڵک هەڵخەڵەتاندووە. با ئەو جارەیان لەوەیان دڵشاد بم. من پێویستم بەوە هەیە. با ڕاستیەکان بدرکێنم. جەمال قسە دەکات و دەڵێت بەو شێوەیە سەربردەی خۆم بۆ حەسەن حوسنی گێڕایەوە. لە سەرەتاوە من چۆن لە ستۆدیۆی سینەماکان خەڵکی جوولەکەم زۆر ناسیوە. من باش لاسایی ئەوانم کردوتەوە. باش چوومەتە ناو قەڵبی کەسایەتی ئەوان. باسی ڕۆژانی خۆمم لە ئینگلتەرا و فەڕەنسا و ئەمریکا بۆ ئەو کرد. چۆن لەو دوایانەدا لە میسر ژیاوم. هەموو شتەکانم بەڕاستی گێڕایەوە. کە لە قسەکانم بوومەوە ئەو بە جوانی بەڕۆم پێکەنی وتی تۆ کەسێکی زۆر سەیری. تۆ لە ماوەیەکی کووردا ئەزموونێکی درێژ و دەوڵەمەندت هەبووە. بەسەرهاتەکانت زۆر زۆرتر لە چاو تەمەنت. ڕووداوی نامە و سێرت دیوە و شارەزایی زۆرت لە ژیان پەیدا کردووە. من بە پەرەشەوە لە کەسێکی وەک تۆ دەگەڕام. دەکرێت زۆر سوود لە ئەزموونەکەت وەرگرین. دەکرێت
تۆ ببیتە سەرمایەکی باش بۆ ئێمە. ڕەئەفەت وتوێتی منیش لەو دەمەدا لێم پرسی تۆ چیت لە من دەوێت؟ ئەویش وەڵامی داوەتەوە وتوێتی وەک من زووتر وتم ئێمە لە مسر قەیرانی زۆرمان هەیە، لە دەرەوە جۆرها فشارمان لەسەرە. ئاشکرایە کەوا سەرمایەکی زۆر لە وڵاتەکەمان دەچێتە دەرەوە. ئەوانەی پارەکانیان دەبەنە دەرەوە جوولەکەکانن. ئەوان بە ساختە و فرتوفێڵ پارەکانیان ڕەوانی دەرەوە دەکەن. ئەوان دەتوانن بڕێک پارە بە شێوەی یاسایی ببەنە دەرەوە. ئەوە تەنها 5 ساڵە دەوڵەتی ئیسرائیل دامەزراوە. لەو ماوە کورتەدا سەرمایەکی زۆری بۆ دەچێت. ئێمەش بە ئاسانی دەکارین فێڵەکانی پارە نادنەکانیان بدۆزینەوە. ئێمە باش دەتوانین کەسانێکی زۆریان لە ناودا بچێنین. دەکرێت کەسانی وا دەستنیشان بکەین کە ئەوان بڕوایان پێ بکەن و بتوانن پشتیوانەکانیان بدۆزنەوە. تۆش بۆ ئەو کارە شیاویت. دەبێ و کەسە جوولەکەیە بیت. دیارە کە تۆ توانی بووت بەوام سەلمێنیت کە تۆ کەسێکی جوولەکەیت. ئێمە دەزانین ئەو کارە بە تۆ دەکرێت. ئێستا چی دوت؟ ڕای تۆمان لەو چالاکیە پێ گرنگە. سەرەتا ڕەئەفەت وای دەزانی گاڵتەی لەگەڵتا دەکەن. ترسی هەبوو. دەترسا گۆبەندێکی تری بۆ بنێنەوە. دووبارە لەگەڵ جوولەکەکانی ئەسکەندەری ئاوێتی دەکەنەوە و تووشی سەرێشەی دەکەن. بۆیە پرسیاری کردبوو من چی بکەم؟ ئێوە چیم بۆ دەکەن؟ ئەفسەرەکەش لە وەڵامدا وتبووی خەمی هیچت نەبێت. ئێمە هەموو ڕابردووەکانت بۆ ڕەش دەکەینەوە. هەموو دۆزەکانی دادگات بۆ دەسڕینەوە. کێشەکانی پاسپۆرتە ساختەکانی لەسەر لا دەبین. ئەوەی بە ناوی عەلی مستەفا و شارلز دیتۆن و دانێل کالدوین دۆزت لە دادگا بۆ کراوەتەوە هەمووت بۆ چارە دەکەین. ئەگەر ناو و کێشەی تریشت هەبێت هەمووت بۆ چارە سەر دەکەین. بەهای شێکەکانی گەشت و گوزارەکانت بۆ دادەنینەوە. چیت دەوێ؟ کام سەفقەت بەدڵە؟ بە کام ناو لە چێن دەرێ هەمووت بۆ ئاسان دەکەین. ئەویش پرسی بووی من دەتوانم بژارە بکەم. من دەکارم دەستنیشانی بکەم. ئەویش لە وەڵام داوەتی بووی وەک بڕیار و پرەنسیب هەموو بژارەکانی تۆمان قبوڵە. ئەگەر تۆش ئەوانە قبوڵ نەکەیت ئەوە دووبارە لەسەر دۆزەکانت دەگەڕێیتەوە زیندان. دیارە تۆش کێشەی زۆرت لەسەرە. بەوانەش ماوەیەکی باش و زۆریش دەگیرێیت. بۆیە ئەو زوو وەڵامی دەداتەوە و توێتی کەواتە چۆن دەست پێ بکەین؟ لە چێن دەرێوە؟ من ئامادەم. ئەفسەرەکە وتبووی لەو ساتی پێشنیارەکە ئێمەت قبوڵە ئێمە مەشق بە تۆ دەکەین. مەشقەکانمان کات و شێوە و بەرنامەی زۆر چڕە. لەو ڕۆژەوە کەسایەتیەکی نوێت دەبێت. لەو دەمانە ناوت دەگۆڕێت. پیشەی نوێت دەبێت. دەبێت ڕابردوود لەبیر بکەیت. لەو دەمانەوە تۆ خۆت بەرپرسی خۆت نیت. دەبێت خۆت کارەکانت چارەسەر بکەیت. ئەگەر زانیمان کێشەکانت ئاڵۆز بوون ئەوە دەستت دەگرین. لە ڕەوشە ترسناکەکان دەگەینە فریاد. پاشەوەی گیراوەکە قسەکانی بیستبوو لە سوچێکدا بڕیار دەدات بیری لێ بکاتەوە. کە زانی بووی هیچ چارەی نییە یان دووبارە بگەڕێتەوە زیندانەکەی یان دەستی لەناو دەستی ئەفسەرەکە بنێت و بە مەرجەکانیان ڕازی بێت. یەکسەر داوای کردبوو با بەیەکەوە کار بکەین. با دەست پێ بکەین. ئەفسەرەکەش بە بزەوت بووی من دڵشادم بۆ بڕیاری لە تۆم بیست. شادمانم. پاشەوەی کابرا بە مەرج و پێشنیارەکانی ئەو ڕازی بوو مەشقەکان دەستی پێکردبوو. لەوێ بەرنامەکانی شۆڕشەکەیان بۆ شرۆڤە کردبوو. لەقەکانی زانستی ئابووریان بۆ باس کردبوو. لەوێ فێریان کردبوو کۆمپانیەکان چۆن سەردەکەون و بێگانەکان چۆن قازانج دەکەن. ئەوانە بە چ شێوەیەک خۆیان لە باجەکان دەشارنەوە. چۆن سامانە زۆرەکانی ڕەوانی دەرەوە دەکەن. لەوێ فێریان کردبوو جوولەکەکان چۆن دەژین. هەڵس و کەوتیان چۆنە. چەند کۆرسێکی زمانی عیبریان پێدا بوو. مێژوی جوولەکەیان باش پێخوێندبوو. ئەوان چۆن لە میسر ژیاون. فێریان کردبوو چۆن جوولەکەی ئەشکیاز و سەفاردیم و شارید بناسێتەوە. هەموو سروتە جوولەکەکانی باش و زیرەکانە لەبەر کردبوو. جوولەکە کەی پشوو دەدەن. هەموو ئەوانەی بەردەوام دەوتەوە و شەوانش لە کاتی نووسنیدا دووبارەی دەکردنەوە. ئەوان فێریان کردبوو چۆن بەردەوام بژی، چۆن خۆی لەگەڵ ژیان ڕابهێنێت، چۆن لە کاتی پێویستدا خۆی بشارێتەوە. پۆلیسی نهێنی باش ناسی بوو. ئەوان چۆن مامەڵە دەکەن. ئەوانە چۆن کار دەکەن. ئەو بۆ مەشقانە کەسایەتێکی نوێی وەرگرت بوو. جاک بیتۆن. لەو ڕۆژەوە ناوەکەی ئەو گۆڕا بە جاک بیتۆن و ڕۆژی لەدایکبوونەکەشی کرا بە ڕۆژی 23 ئۆگەستی ساڵی 1990 شاری مەنسوورە، بەڵام لە باوکێکی فەڕەنسی و دایکێکی ئیتاڵی. ئەوەشیان بۆ هەڵبەستا کەوا ماڵباتەکەیان لە میسر باریان کردووە. ئێستا لە فەڕەنسا دەژین.
وەزعی ئابووری ماڵەوەشیان زۆر باشە و ئاینەکەشیان جوولەکەی ئەشکنازیە. بەو ناوە پێناسە و بەروارە نوێیەوە بەڵگەنامە و پسوڵەکانی وەرگرت. بەو شێوەیە ڕەئفەت ئەلجەمال ڕۆژانەی خۆی گێڕاوەتەوە. ناوە کۆنەکە و کەسایەتێکی جارانی نەماوە، بەڕاستمی بووە بە جاک بیتۆن. بۆ ژیان و کار و بەرنامەکانی گەیشتۆتە شاری ئەسکەندەریە و لە گەڕەکێکی جوولەکەنشینیش ماڵی داناوە و وەزیفەیەکی شایستەشی لە کۆمپانیایەکی تەمین وەرگرتووە. هێدی بڕوای بەو کەسایەتێ بەرز و شیاوە دەبوو، لەگەڵ جوولەکەکانی دەڤەرەکەی ئاشنایەتی دەبوو. لەوێ کۆنە هاوڕەیەکی زیندانی دۆزیوەتەوە کە بەیەکەوە لەسەر سنووری لیبی بۆ دەربازبوون ڕۆیشتبوون. لەگەڵ لیڤی سەلامە ماوە یەکتریان دەبینی. ڕەئفەت ئەوەی لە بیرەوەرەکانی باسییان لێوە دەکات لە زنجیرە تەلەڤیزیۆنەکە باسی نەکردووە. لەوێ نووسیبێتی کەوا ئەو لە ئەسکەندەرێ گەیشتۆتە ناو یەکی جوولەکەی ژمارە 130 کە لەلایەن کۆڵۆنێڵی جوولەکە ئەفراهامدار بۆ بەرژەوەندی ئیسرائیل دامەزرابوو. کاریان بۆ مخابەراتی جەنگی ئیسرائیلی دەکرد. ئەندامەکانی ئەو گروپە کاری تێکدارانیان دەکرد و دەستگاکانی ئەمریکی و بێگانەکانیان دەتەقاندەوە. لەناو میسرێش وا دەناسرا کەوا ئەو چالاکیانە لەلایەن ڕێکخراوەنی هەنێ میسرەکان و ئەنجام درراوە. بەڵام دوایی بە شەرمەزارەکەی لافۆن ناسرا. ناوەکەش لە ناوی ئیسحاق لافۆنی سەرۆکوەزیرانی ئیسرائیلی ئەو کاتەوە هاتووە. لەو یەکە جوولەکەیەدا جاک بیتۆن چەند جوولەکەیەکی ناسی بوو. پاشان ئەوانە بوونە کەسایەتی ترسناک و ناودار لە جیهانی مخابەرات و جاسوسیەت، وەک مارسیل نینو، ماکس بینیت و ئیلی کۆهین. ئەوەی دوایی لە سووریا گەیشت بووە پلەیەکی ناسک و پلەدار لە سووریا و لە زۆر لە نووسینەکانی جاسوسیەتی ئیسرائیل ناوی وەک جاسوسێکی ترسناک هاتووە. بەرەو گۆڕان لەو بەشەی بیرەوەرەکانیدا ڕەئفەت سەرسامی شۆکی پێوەیە. دیارە ئەوانەی نووسراوە لە هیچ بەڵگەنامە و بڵاوکراوەکاندا ئاماژەیان بەو شێوەیە پێنەدراوە. ئەو بە تەواوەتی بە شێوەیەکی تر باز لە چارەکێکی سۆزانان دەکات، یان وەک ناسراوە بە شەرمەزارەکەی لافۆن. ئەو دەڵێ هەموو ڕووداوەکان لەژێر کۆنتڕۆلی دەستگای قەڵاچۆکردنی جاسوسیەت بوو. زوو ئەفسەرە هاوڕێکەی حەسەن حوسنی و پاشان عەلی غالی چاویان لە ڕەئفەت بووە. پاش ئەو ڕووداوە هەموو چالاکیەکانی یەکەی 130 چاودێری دەکرا. ئەو لە ناوجەرگەی ڕووداوەکان و لە ناو گەرمی زانیاریەکان زانیاری دەگەیاندە ئەفسەرە بەرپرسە میسرەکانی. بۆیش زۆر لە چالاکیەکانی ئەو یەکەیە سەری نەدەگرت و زۆریش دەگیران، کە یەکێکیان لە پێش سینەماکەی ڕیو لە ئەسکەندەرێ گیرا. ڕێکەوت نەبوو، چونکە لەو شانەیەدا ڕەئفەت کاری دەکرد. دەستگامنیەکان ڕەئفەت و ئیلی کۆهینیان وەک ئەندامێکی ئەو یەکەیە گرتبوو، بەڵام زوو هەردووکیان لەبەرەوەی هیچیان لەسەر ئاشکرا نەبوو ئازاد کرابوون. کۆهین پاش ئازادبوونی وڵات جێدەیەڵێت و جاک بیتۆنیش لەسەر کارەکانی بەردەوام دەبێت. گومان لەوەدا نەبوو کەوا ئیسرائیل دەستی هەبوو لەو ڕووداوە و ئەوانیش یەکەی 130 بەوە تاوانبار کردبوو، چونکە بۆلفرانکیان پاش گەڕانەوەی بۆ ئیسرائیل بەو تاوانە بە 12 ساڵ زیندانی کرابوو. ڕەئفەت لە بیرەوەرەکانیدا جەختی لەسەر ئەوە کردوتەوە کەوا ئەو لە ناو جوولەکەکانی ئەسکەندەریە کاری زۆری کردووە. پاش ئەو ڕووداوە ڕەئفەت دەچێتە قاهیرە و لەوێ دیمانە لەگەڵ ئەفسەرە نوێیەکە عەلی خالی دەبێت. ئەویش دەستخۆشی گەرمی لێ دەکات، بۆیە داوای لێ دەکات لەو ڕۆژانە دووبارە ئەو بەرنامەی نوێی بۆ دادەڕێژێت. بەپێی ئەو کار و بەرنامەیە ئەو ڕەوانی دەرەوەی میسر دەکرێت، چونکە ئەو وەک ئەندامێکی کارای یەکەی 130 وەک پاڵەوانێک لەلایەن ئاژانسەکانی جوولەکە ناوی داهات. سەبارەت بەو گۆڕان و بۆ بەسەرهاتە نوێیانە ڕەئفەت بەو شێوەیە باسی بیرەوەرەکانی خۆی دەکات کە وەک جاک بیتۆن نووسیوێتی. بینیمەوە ڕۆڵە بۆ من زۆر ترسناک بوو. من ئێستاش هەست دەکەم ئەوانەی ژیانی منیان کڕیوەتەوە زۆر قەرزاریانم. کارکردن لەگەڵ ئەو دەستگا مخابەراتیە زۆر ناسک و مەترسیدارە کە بڕیارم داوە بچمە ناوجگرەی مەیدانەکە، واتە دڵی لانەی شێرەکە. جەرگی دەوێت. ئەوم باش دەزانی خۆشاردنەوە لە ناو ئیسرائیل ئاسان نییە. ئەگەر ئاشکرا بوومایە یەکسەر دەکوژرام. بواری دەربازبوونم نەبوو. ئیسرائیل هەموو جاسوسەکانی پاش لێکۆڵینەوە کوشتووە. بێگانەکانی زوو کوشتووە. من لەو دەمانە وەک فیلمێک ڕۆڵ دەجارم. بەو شێوەیە پێیەکانم لەسەر زەوی گیر کرد. وام لێ هات ناو کارەکەم بە ناوی جاک بیتۆن خۆش دەویست. حەزم زۆر چوو بۆ گەمەکە. ئەم جارە شانۆکەم بەرینتر بوو. گەیشتمە ڕووبەرێکی بەرین لەو جیهانە. بابەتی شانۆکەمان جاسوسیەتی دەولی بوو. زۆر چێژم لەو ڕۆڵە دەبینی. حەزم دەکرد
ئەو گیانبازیە بکەم. چاک بیر و بەرنامەم بۆی داڕشت. 2 ڕێگەم لە پێش بوو، یان دەگیرێم یان دەربازم دەبێت. باشم دەزانی بیگیرا بەمایە یەکسەر دەکوژرام. من لەو ڕۆڵە حەقی خەڵاتی ئۆسکارم هەیە. من ئەوم باش دەزانی کەوا من بۆ میسر و میلەتەکەم کار دەکەم. بۆیە ئەو دەمانە بەغاڵی ئەفسەرە بەرپرسەکەم وت: تۆ دڵنیایت من ئەو چالاکیە و ئەو ئەرکە قورسم پێ دەکرێت؟ پاژە و پرسیارە 2 پرسیاری ترم لە غالی کرد. باشە چۆن دەست پێ بکەین؟ کەی و چۆن؟ ئەویش لە وەڵام داوەتە بووی: ئێمە لەسەر دۆز و مەسەلە دەولیەکان مەشقت پێ دەکەین. دەبێ گەمەکە باش لەناو خوێنت بگەڕێت. تۆ دەرهێنەری شانۆنامەکەی، یان لە دەرهێنانەکە سەر دەکەویت یان بە یەکجاری لەناو دەچیت. منیش قسەکانی ئەوم باش وەرگرت. ئەوان چەند کۆرس و ڕاهێنانی چڕیان بۆ کردمەوە. مێژووی جوولەکە ئەوروپایەکانیان پێ خوێندمەوە. مێژووی زایۆنیزمیان فێر کردم. زانیم جوولەکە چۆن و کەی گەیشتونەتە فەڵەستین. بەو جۆرە ئەو لەسەر قسەکانی بەردەوام بوو بە منی وت: لەو ماوەیەدا مێژووی هەموو سیاسیەکانی ناو ئیسرائیلم خوێند. سەندیکاکانم ناسی، یەکێتی کرێکاران یان هیستۆدرۆتم ناسی، تا زۆر باش بتوانم کارەکانم ڕاپەڕێنم. ئابووری و جوگرافیا و تۆپۆگرافیا و پێکاتەی کۆمەلگای ئیسرائیلم خوێند. ناوی کەسایەتیە ناودارەکانیان لە بواری سیاسەت و سوپا و ئابووریان فێر بووم. بە چەندین فیلمی هەواڵەکان و هەفتەنامەکان ئەو دەرسانەیان پێدام. بە کامێرای زۆر ورد و بەڵگەنامەیی حاڵەتی شەڕ و هێرش و دەربازبوون و خۆشاردنەوەیان نیشاندام. فێریان کردم چۆن فیلمی فۆتۆگرافی بشۆمەوە، چۆن بێتەلەکان بەکاربێنم، چۆن بە حیبری سپی نامی نهێنی بنووسم. دەبوایە بەکارهێنانی ڕادیۆش باش بزانم. هەموو پلە و پۆستی دەزگاکانی مخابەراتم ناسی. چەکە قورسەکان و وردە چەکەکان و نارونجەکەکان و قمبولەی دەستی و دانانەوەیان فێر کردم. زۆر بایەخم بەعینی موساییدا و خەریکی فێربوونی زمانی عیبری بووم. ڕۆژانە چەند سەعاتێک گوێم لە ڕادیۆ ئیسرائیل دەگرت. کۆششم کرد زاراوە میسرەکەم زۆر بە باشی بە زمانی عیبری دەرببڕم، چونکە من لە میسر لەدایک بووم. پاشەوەی مەشقە چڕۆپڕەکانم تاو کرد، دەبوایە کارێکم بۆ بدۆزنەوە و ناو کارم دیار بێت. منیان کردە وەکیلی گەشت و گوزار و نووسینگەیەکم بۆ دانرا. بەوەش دەکرا بە ئاسانی و زۆریش بچمە ناو ئیسرائیل. کار و بەرنامەکەم وا بوو من زۆر دەمێنمەوە و بە ئاسانی تاو نابم. چالاکیەکانم درێژخایان دەبن. بۆ ماوەیەکی کورت و دیاریکراو نییە. بژاری ئەوەشم مابوو هەر کە هەستم بە مەترسی کرد زوو یەکسەر واز بێن و بکشێمەوە. گوتیان دەتوانی بگەڕێتەوە میسر و بەرنامەی ئاسایی ژیانی خۆت ببەیتە سەر. هەر دەمەویستت دەستبەردارت دەبین. یەکەم جار $300 ئەمریکی وەرگرت و چوومە ناو ئیسرائیل. لە مانگی یۆنیۆی ساڵی 1956 سواری پاپۆر بووم بەرەو ناپۆلی بەڕێکەوتم. مەبەست و بەرنامەشم گەیشتن بوو بە خاکی میعاد. ڕۆیشتم و نەمدەزانی دوا ڕۆژم دەکاتە کێندەرێ. ئەو لەو کاروانە گەیشتە ناپۆلی. لەوێ ئاژانسی جوولەکەکانی ئەوی دۆزیوەتەوە. ئەوان کۆششی زۆریان کرد تا ئەو ڕازی بکەن سەفەری ئیسرائیل بکات. ئەویش وەک جوولەکەکانی تر بچێتە خاکی میعاد. بەڵام زیرەکی و لێهاتووی ئەو لەوەدا بوو وای دەردەخست حەز بۆ سەفەرە ناکات، ناوێ بەرەو ئیسرائیل کۆچ بکات. بەڵام ئەوان زۆر خەریکی دەبن، زۆر کۆشش دەکەن، بۆیە بۆ سەفەرە ڕازی دەبێت و ئەوانیش بۆ ناو پاپۆڕەکە بەرەو ئیسرائیل پاڵی پێوە دەنێن. لەوێ پیاوێکی سەر بە مخابەرات بە ناوی شەواب بەگەرمی پێشوازی دەکات، کەمێ پرسیار و لێپرسینەوەی لەگەڵدا دەکەن. دەرەنجام ماوەی مانەوە و پاسپۆرتێکی ئیسرائیلی دەدەنێ. بۆیەش مخابەراتی میسری دەزانێ پیاوەکان هەنگاوەکانی باش بڕیوە و توانیوێتی مەودایەکی باش بچێتە پێشەوە. ڕافەت لە بیرەوەرەکانیدا بەو شێوە باس لەو ڕۆژانە دەکات و نووسیوێتی: من توانیم لە شەقامی برینەری دوو لە جەرگەی شاری تەلەبیب نووسینگەیەکی گەشت و گوزار بە ناوی سیتورس دامەزرێنم. توانیم دۆستایەتی لەگەڵ موشیدایان پەیدا بکەم. شەوا بەردەوام خەریکم بوو، کۆششی دەکرد من دەستەمۆ بکات. تا ڕۆژێکیان ژنێکی زۆر نازداری بە ناوی ڕاکیل ئابشتینی ناردەلام کە بڕوای تەواوی شەباب و عیزرا و ئایزمانم بەدەستێنا. بە گەرمی و بە ترسناکیەوە چوومە ناو گەمەکە. پێش هێرشە سێقۆڵەکەی سەر میسر من ئاگادار بووم. لەو دەمانە سەفەری ڕۆما و میلانۆم کردبوو. لەوێ هەموو ڕوودا و زانیاریەکانم دەگەیاندە بەرپرسەکانم. من ماوەیەکی زۆر قسە و هەواڵم بۆ دەهێنان. بەرپرسە میسرەکانم کەسیان بڕوایان نەدەکرد. لە ساڵی 1957 لە ناکەو کۆنە هاوڕەکەی یەکەی 131
ئیلی کۆهین سەردانی کردم. من زوو زانیم ئەو پیاوە لە سووریا کار دەکات، لەوێ دەیەوێت زانیاری بۆ ئیسرائیل پەیدا بکات. هەر بە نووسینگەکەم توانیم پردی نەپساوی زانیاری لەگەڵ بەیروت ساز و گەشە بکەم. جوولەکەی بەیروتم دەگەیاندە ئیسرائیل، بۆیش ئیسرائیلیەکان لەسەر ئاستی بەرز بڕوایان پێم کرد. لە هەڤینی ساڵی 1958 بەنهێنی سرم لە میسردا. نیازی سەفەرەکەشم ناو نابوو پیرۆزباییکردن لە پرۆسەی هاوسەرگیری ئیلی کۆهین و هاوسەرەکەی. ئەو لە بیرەوەریەکانیدا باسی پەیوەندیەکانی بە دیان و ئایزمان و شەواب کردووە کە ئەو کەسانی ناسیوە گەیشتووە بنگۆریون توانی بووی ببێتە یەکێک لەو گەنجانی بەردەوام هاوڕێیەتی ئەویان کردووە. هەمووشیان بڕوای زۆریان بەو کردووە. گۆڵدا مائیری بە ژنە دولەڤانەکە ناوهێنا و توێتی ئەو ژنە زۆر منی خۆش ویستووە و ڕووی زۆری دەدامێ. من زۆریش لەوە دەترسام ئەگەر ڕۆژێک ئەو ژنە ڕاستیەکەم بزانێت چیم لێ دەکات و وەڵامی چ دەبێت. داوای کۆتایی هێنان. ساڵانی 1959 تا 1963 گۆڕان و بەسەرهاتی شیاوی باسی تیادا نەبوو. بەڵام لە ناکاو زانیاری کوشندە و سەرسوڕهنەر بە میسر دەگەیەنێت. بە میسرەکان ڕادەگەێنێت کەوا ئیسرائیل خەریکی بەرنامەی چەکی ناوەکیە و چەکی نوێی زۆر ساز کردووە. ئەو قسانەشی بە سەرۆکەکەی عەلی غالی گەیاندبوو کە لە شاری میلانۆ دیمانەیان بووە. لەوێ یەکەمین و دوایەمین داواشی لێ دەکات پێی دەڵێت گەورم عەلی غالی، من دەمەوێت دەست لەو کارە بکێشمەوە بگەڕێمەوە میسرەوە بە یەکجاری کەسایەتی جاکبیتۆن بنێشم و ئەو ناو و ئەو کەسایەتیە لەگەڵ خۆم کەمەوە. ئەو لە یۆنیۆی ساڵی 1963 هەستی بە ماندووبوون و بێزاری لەو کارە کردبوو، بۆیە بە کلۆفۆ داوای کردبوو کۆتایی بە کارەکەی بهێنێت. شەیدایەوە بوو ناوەکەی جارانی وەرگرێتەوە و کەسایەتی ڕەعفەت ببینێتەوە و بگەڕێتەوە سەر ئاینی ئیسلام و ناسنامی میسریبوونی خۆی وەرگرێتەوە. بەڵام ئەو وەک هەستی دەکرد ئەوەیان وە ئاسان نەبوو. نەدەکرا وا بە ئاسانی وا بە خێرایی کەسایەتی و ناوی جاکبیتۆن لەسەر خۆی بسڕێتەوە. ناکرێوە ئاسان لە ناو دڵی ئیسرائیلدا ببڕێت. دووبارە وەک ڕەعفەت بگەڕێتەوە شارەکەی خۆی و لە قاهیرە سربەستانە بسوڕێتەوە. ڕەعفەتەوەی چاک دەزانی واسێنان لە بازنەی جاسوسیەت و ئاسان نییە، بۆیە بیرۆکەی دەست لە کارکێشانەوەکەی دواخست. دڵی خۆی بەوە خۆش کرد کە بۆ ماوەیەکی تریش با کەسایەتی جاکبیتۆنی لەبەردابێت. بەڵام بیری لەوە کردەوە ئەگەر لە ئیسرائیل دوور بکەوێتەوە و لە وڵاتی سێم بژی ژیانی خۆشتر دەبێت. بەوە ڕەنگە مۆساد ئەویان لەبیر بچێت و دوورکەوتنەوەکەی لە کارەکەی ساردی دەکاتەوە. لە بەشی بیرەوەریەکانیدا کە ئەو بۆ ژنە ئەڵمانەکەی نووسیوە دەڵێت کە لە یەنایری ساڵی 1964 گەڕام و ئیسرائیل کە تۆم بە گۆڵدا مائیر ناساند و ئەویش زۆر تۆی کەوتووە بەردڵان، پاشان بە یەکەوە چوونە لای گۆریۆن لە کیبوتسە تایبەتەکەی خۆی. لەو گەشتەماندا دیانیش لەگەڵماندا هات. ئەو پیرەمێردە زۆر بە گەرمی پێشوازی لە تۆ کرد کە من لەگەڵ ئەو دیان کار و بەرنامەمان هەبوو. ئەو بە تۆی وت دەتوانی لە کیبوتسەکە بۆ خۆت پیاسەیەک بکەیت. لەو دیمانەیەدا من و ئەو شتێکی گرنگمان باس نەکرد، تەنها ئەو بوو دەبووە لە ڕووداوەکانی ڕۆژگار ئاگادار بین. ئەو لەگەڵ ژنە ئەڵمانیەکەی لە ئۆکتۆبەری ساڵی 1963 یەکتریان خۆشویست و بوونەتە هاوسەر. ڕەعفەت بەو جۆرە لە گەورە دەسەڵاتدارانی ئیسرائیل نزیک بوو، ئەگەرچی ئەو ماوەیەکی زۆر لە ئیسرائیل و لە دەرەوە ژیا بوو، بەڵام خوێنە میسرەکەی هەرتیادا مابوو. کە ژنەکەی لە ئیسرائیل ئاوز بوو، حەزی نەکرد منداڵەکەیان لەوێ ببێت تا منداڵەکەیان لە ئیسرائیل لەدایک نەبێت و ڕەگەزنامەی ئیسرائیل وەرنەگرێت. سەفەری ئەڵمانیای کردبوو بەوە ژنەکەی لەوێ بزێت و منداڵەکەیان ڕەگەزنامەی ئەڵمانی هەبێت، نەک ڕەگەزنامەی ئیسرائیلی. ئەو هێدی کارەکانی کەم دەکردەوە و پەیوەندیەکانی لە ئیسرائیل لاواز دەکرد، بەڵام لە ئەڵمانیا پەیوەندیەکانی زۆرتر فراوانتر دەکرد. ماوەیەکی باش خەریکی پەترۆڵ بوو، بابەتی هەمەجۆری لەسەر پەترۆڵ دەخوێندەوە. بڕیاریدا بوو ئەو کارە و ئەو بەرنامەی بکاتە سەرچاوەی ژیانی نوێی خۆی. کە داوای ڕەگەزنامەی ئەڵمانیشی کرد، زۆرتر کەوتە بواری کارکردن. ئەو باشی دەزانی ئەگەر ڕەگەزنامەی ئەڵمانی هەبێت زۆرتر و ئازادانەتر دەتوانێت سەفەر بکات، بە تایبەتی بۆ میسر. ئەو وەک خاوەنکارێک و وەک بازرگانێکی گەورەی جیهان و بواری بازاڕی پەترۆڵ دەیتوانی سەفەری هەموو لایەک بکات. ڕەعفەت بە پەیوەندیە زۆرەکانی ناو ئیسرائیل زانی بووی لە یۆنیۆی ساڵی 1967 ئیسرائیل هێرش دەکاتە سەر میسر. ئەوەشی بەڕوونی بە دەسەڵاتدارانی ناو میسر وتبوو، بەڵام کەسیان قسەکانی ئەویان بە جددی وەرنەگرت بوو.
بایەخیان بە زانیاریەکانی ئەو نەدابوو، چونکە ئەوان زۆرتر بیریان لەوە دەکردەوە کەوا ئیسرائیل زۆرتر مەبەستیان سووریایە نەک میسر، بۆیە زانیاریەکانی ئەویان پشتگوێ خستبوو. لە ساڵی 1967 نسکۆکە ڕوویدا و شکانەکە گەورە بوو. ئەگەرچی شکانەکە و ڕووخانەکە دژوار و مەترسیدار بوو، ئەو پەیوەندیەکانی بە مخابراتی میسری هێشتۆتەوە و هەموو زانیاریەکانی بەردەوام دەگەیاندە میسرەکان. تا ڕۆژێکیان هەواڵ و زانیاریکی زۆر ترسناک و لە ناکاوی گەیاندە میسرەکان. ئەوانیش بڕوایان پێکرد و شەڕەکەی ساڵی 1973 قەوما. مردنی جەمال عەبدولناسر. مردنی سەرۆک جەمال عەبدولناسر کاریگەری زۆری لەسەر ڕەئەفەت هەبوو. ئەو بە مردنەکەی زۆر شڵەژا. شەوەکەی حەزی دەکرد زۆر بگری، بەڵام بۆی نەکرا بگری. بە ناچاری ژانەکەی دڵی دەخواتەوە و بەو بۆنەیەش ئەو وتوێتی کە من باوکم لە ڕۆژی 28 سێپتەمبەری ساڵی 1970 مرد، هەست بە مردنەکەی ئەو نەکرد. جەمال عەبدولناسر لە جێگەی باوکم بوو. ڕەئەفەت دەڵێت کە من پاش نسکۆکەی ساڵی 1967 سەردانی میسرم کرد، زانیم چەند پێویستە بۆ وڵاتەکەم کار بکەم. تێگەیشتم ئەو شەڕە چەند دژوار بوو. ئەرکەکەی سەرشانم چەند پیرۆزە کە لە ناو وڵات و لە ئیسرائیل و لە ناوچەکە کۆشش بکەم. ئاگری گەرمی ڕووداوەکان ڕەئەفەتی باش دەکوڵاند، بۆیە ئەرکەکانی بە باشترین شێوە ڕادەپەڕاند. تا کۆتایی شەڕەکە و سەرکەوتنی سوپای میسری لە بەشێکی بەرەکە، ئەو بڕیار دەدا و داوا دەکات بگەڕێتەوە وڵاتەکەی. بەڵام مخابراتی میسری هەرگیز قبوڵ ناکات ئەو بە ناوە کۆنەکەی بگەڕێتەوە و هەموو بزانن ئەو کێ بووە، چونکە پاراستنی ئەویش ئاسایی نەبوو. بۆیە ئەو وەک کەسێکی ئیسرائیلی و سەرمایەدارێک و خاوەنکارێکی ئەڵمانی هاتەوە میسر و لە ساڵی 1970 مافی پشکنینی پترۆڵی میسری دەستکەوت. تا نەخۆشی کانسەر لە ساڵی 1970 هیلاکی کرد کاری کردووە. پاشان لە بیرەوەریەکانی ئاشکرا بوو ئەو کەسە کێ بوو چی بۆ میسر کردبوو. اینجا ژنە ئەڵمانیەکەی فلتراود و کوڕەکەی دانیال و کیژە بەناوکراوەکەی ئەندەریا ڕاستی باوکیان زانی. لە ڕۆژی مردنەکەشی برازاکەی محەممەد سامی ئەلجەمال بەو هەواڵە و کۆششەکانی مامی شۆک گرت بووی. ژنەکەشی باز لە پەیوەندیەکەی بە هونەرمەند ئیهاب نافع و شوکردنەکەی بەو هونەرمەندە دەکات. لەوێ باس لەوە دەکات چۆن مێردە کۆچ کردووەکەی پەیوەندی بە مخابراتی میسری کردووە، کە مێردەکەشی ئەو کارانەی کردووە و ئەو ئاگاداری هیچ نەبووە، بەڵام بەردەوام دەیویست لە ڕاستیەکان تێبکات. مخابراتی میسری توانی بۆ ماوەی 18 ساڵ ئیسرائیلیەکان بەهۆی ڕەئەفەت جەمال هەڵخەڵەتێنێت، ئەو ببێتە یەکێک لە زیرەکترین جاسووسی جیهان. لە ڕۆژنامەی جەریدەی کوێتی ڕۆژانی 21 و 22 و 23 سێپتەمبەری ساڵی 2008 بڵاو کراوەتەوە.